ساڵانە قۆناغ شتی ئەپەڕین و ئەپەڕنەوە قۆناغ چێدی لێرەوە ئێمە هەنجی دەرچوون لە قۆناغ چێدی لەومان کردن لێرەوە زۆر سوپاسی ئەو مامۆستا بەڕێزانە خۆبەخشانە و دڵسۆزانە هاوکار بوون لە پێڕاندنی ئەم خولە و زۆر سوپاسی ئەو دایک و باوکە بەڕێزانە شەکەم کە متمانیان بەوە کرد و ئێمەیان بە شایانی ئەوە زانی کە منداڵەکانی خۆیان تەسلیمی ئێمە بکەن ئینشاڵڵا لە جێی متمانەی ئەوەندا بێت طبعا دەستگای نووری حکمە ضرورەتە لە ئێستادا لە بەرامبەر ئەو هەموو ئەعلامە فاشلیەی علمانیەت کە کار دەکاتە سەر تێکدان و لە خشتەبردنی کۆمەڵگا ئێمە خۆمان بە بەدیری ئەوان ئەزانین کە کار بکەین لەسەر بنیاتنانی کۆمەڵی بنیاتنانی پەروەردەیەکی درستی نەوەکانمان سەرەتا بەنای خودای بەخشندەی میهرەبان کە سپاس بۆ خودای گەورە کە ئاستی دووەم تەواو بوو دا جێگای خۆیەتی کە سپاسی هەموو مامۆستا بەڕێزەکان بکەین و بە هەر شێوەیەک بێ هاوکاریمان بوون و داوا لە خودای بەخشندەی میهرەبان دەکەم کە پاداشتی چاکەکەیان بداتەوە لە ڕۆژێ هیچ شتێ بەهانای بەندەوە نایە تەنها چاکە نەبێت اللهم الآمین لێرەدا بەجێ ئەمین دوو خەڵکێکی دیکەوە پێشەندووە یەک چیرۆکەوە جێڕۆ و کۆتایی بە سمینارەکەی ئەوێشی کەسێک لە کۆنجۆی لە ناوی هەزارەمین جار توانی سەرکەوتوو کەوات ئەگەرە تووشت لە دەرسەچی خراپبوو یان نەتوانی مێشکی وەربگری ئەتوانیت لەچی پێشەن یعنی نمودە بن لە کۆمەڵگەدا وەنیە کەوات ئێستا ئەمن چار خاڵ و پێ ئەرێم سەرەتا سوپاسی کەناڵەکەتان دەکەم و سوپاسی هەموو مامۆستایان دەکەم کە توانیانە لەو ماوەیەدا قورئانی پیرۆزمان فێر بکەن و پێمان لەبەر بکەن و لە ڕێگەی کەناڵی پێیانەوە بە هەموو قوتابیان دەڵێم کە بتوانن سەردانی دەستگای نووری حکمە بکەن بۆ لەبەرکردنی قورئان و فێرکردنی بە جوان خوێندنەوەی سپاسی دەستگای نووری حکمە دەکەم و سپاسی مامۆستایان دەکەم خدا پاداشتیان بداتەوە خدا بیان کەتە باشتەوە دەرگای باشتیان لەسەر بکاتەوە لە تۆ بژاردەی خوا سڵاو ئەی خۆشەویستی خوا ئەی پەیامبەری ڕەحمەت دڵمان ڕاپێناوتکە ئەی تکاکاری ئومەت گیان و ڕەفتی داتە لا تاریکی شەوزن گشتومان لاڕێگاتە گشتومان لاڕێگاتە خۆشەویست ئەی نووری چاو ئەمین گیانە هاتومان دەرگای پیرۆزت سەرە خوارێ میهری تۆی ساری سەرم خۆشەویست گیان سەلامی خوا لەسەر کێ بێمە